ناوی دراوەکە سەیف مارس تووکەنە کە لۆگۆیەکەی بەم شێوەیەیە وهروەها لە ڕوتبەی 3238 بازاری کریپتۆکارنسیە کە ئەتوانن لەسەر شەبەکەی باینەنس ئەم دراوەی بکڕن لە تراس والێت یاخود هەمان نێتوۆرکی باینەنس وهروەها نرخی ئەم دراوە لە ئێستادا 7 زیاتریشە هاوڕان هەر کاتێککە ئەو لۆگۆی دۆلارتان لە بەرامبەر نرخی هەر دراوێکی ئەلکترۆنیتان بینی واتە 7 زیاتر پێم وایە کە ئەم دراوە نزیکەی 10 ئەگەر بە هەلە نەچوو بم کە ئێوە بە بڕی پارەیەکی کەم ئەتوانن زیاترین تووکەن لەم دراوەی لە ناو تراسواڵێتی هۆڵدی بکەن بۆ ئەوەی لە ئایندەدا سوودێکی بەیەوە ببەخشێت. بەناوی خوا سڵاو هاوڕان هیوامدار شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتوومانی لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فەیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت بۆ ئەو بەڕێزانە کە یەکەم جارە و چەنێلەیە بینن لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتوومین 72 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە تو ئەتوانی بێ بەرامبەر دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنی بۆ ئەوەی تو هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەیت کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکە زەنگولەی تەنیشتش چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکەیشنەوە تۆی ئاگادار بکاتەوە و تو یەکەم کەس بیت کە بێ ڤیدیۆکان ببینیت. بالێ بەڕێزانم پێشەوەی بچینە سەر وێبسایتی ئەم تووکەنە من هیچ سیگنالێک بۆ کڕیم بۆیەوە بڵاو ناکەمەوە تەنها نیەتی من ئەوەیە ئەو دراوانەی بەیەوە بناسێنم کە بە پارێکی کەم ئێوەتوانن زیاترین تووکەن بکڕن و هۆڵدی بکەم بۆ ئەوەی لە داهاتوودا زیاترین قازانج بکەن. 2% ئەم دراوە بەرەو داکشان هاتووە هەروەکو دەینە خوارەوە ئەوەش عەدەدی دراوەکەیە کە تاکو ئێستا چەند دراوە و هەروەها مارکێت کەپی و هەروەها معاملەی ڕۆژانەی و هەروەکو دەینە خوارەوەش لێرانە نمودارەکەی ئەتوانن ببینن کە تاکو ئێستا چەند بەرەو داکشان هاتووە کە ئێستا باشترین فرسەتە بکڕن چونکە زۆر بەرەو داکشان هاتووە. بەڵام هاوڕان لەبیر نەکەن بڕی پارێکی زۆر کەم ئەم دراوانە بکڕن نزیکەی 2-3 دلارێک بۆ ئەوەی هۆڵدی بکەن و ئەگەر لە 40-50 دراوتان کڕی و 1-2 ساڵ هۆڵدی بکەن بۆ ئەوەی 2-3 دراوێک پرۆژەیەکی زۆر سەرکەوتوو بێ و ئێوە زیاترین قازانج بکەن ئەوەی لەبیر نەکەن ئازیزان بەلەوەش چارتەکەی هاوڕان کە ئەتوانن بیبینن و هەروەها لێرانە بەڕێزانم ئەچینە سەر مارکێتی کە ئێوەتوانن لە ڕێی GAT.io کەمەش وێبسای سەرڕافینە هاوڕان سەرڕافی یاخود ئەکسچێنجن کە باشتر وایە ئێمە لە پانکێکسواپ بکڕین پانکێکسواپ بکڕین لە تراس والێت بیتمارت و لاتووکەن و ئەو سەرڕافانش کە ئەتوانن ئەم دراوەی ترێدی بکەن یاخود بکڕن کە باشتر وایە هەروەکو گوتم لە پانکێکسواپ ئێوە ئەم تووکەنەی بکڕن چونکە ئاسانترین ڕێگەیە بۆ ئێمە و هەروەکو کلیک لەسەر ئەو بەشەیەکەین هاوڕان پێشەوەی هاوڕان بچینە ناو وێبسایتەکەی لێرانە 19,870 کەس ئەم دراوەی لە واچلیستی خۆی هەیە کە عەدەدێکی زۆر باشە لێرانە بەڕێزانم کلیک لەسەر ئەو بەشەیەکەی دێتە ناو وێبسایتی ئەم تووکەنە کە سەیف مارسە هەروەکو گوتم بەڕێزانم بخۆتان ئەتوانم بێنە ناو وێبسایتەکەەوە بەڕسی ئەم تووکەنەش بکەم بۆ ئەوەی بڕیار لەسەر کڕین یاخود نەکڕنی ئەم دراوەش بدەن هەروەکو دەینە خوارەوە ئەمە ڤیدیۆیەکە کە تیمەکەی دانەوە و باسی ئەم تووکەنەیەکە کە من لەبەر کوپیڕایتی یوتیوب ناتوانم ئەم ڤیدیۆیی بۆیەوە پەخش بکەم بخۆتان وەرم بە تەماشای ڤیدیۆەکەی بکەن کە تیمەکە باسی چیەکەم و هەروەها لێرانەش کڕینەکەی دانەوە کە ئێوەتوانن لە ڕێی پانکێکسواپەوە بکڕن هەروەکو گوتم و زیاتر کە دەینە خوارەوە بەڕێزانم تووکەنسۆزی بکات ئەم دراوەی و تووکەنسۆزیشی کردووە لە پێشە ئازیزانم لە پێشتر هەروەکو لێران دەینە خوارەوە کە پێم وایە ئەوانە تووکەنسۆزین لە ساڵی 2021 هەروەکو ئاماژە پێکراوە کە ئەوەندە تووکەنسۆزیان کردووە و لە داهاتووشدا تووکەنسۆزیەکی باش ئەکەن
ئەوە هەوڕان 1 کوارترلیۆنە ئەوە شەروەکوە بینن 3 کیو واتە کوارترلیۆن پێم وایە ئەم دراوەش ئەگەر ئەو باڵێنانەی بەجێ بێنێت کە کار لەسەر بلوکچین و هەروەها والێتی تایبەت بەخۆی بکات پێم وایە ئەمەش هیچی کەم نابێت لە شیبا و سیفمون ئەمە شەتوانی سەرکەوتنێکی گەورەی بەخۆوە ببێنێت بەڵام هەروەکو گوتم ئێوە بە بڕی پارەیەکی کەم بکڕن بەڕێزانم ئەو پەڕی 5-6 دلارێک بکڕن کە زیاترین تووکەنی ئەتوانن بکڕن بە 5-6 دلاری و ڕای بگرن بۆ ئەوەی لە چەند ساڵی داهاتوودا زیاترین قازانج بکەن و هەروەکو دەینە خەرەوە لێرانەش تیمی ئەم دراوای هاوڕان کە تیمەکەیان لێرانە هەروەکو بینن لە 8 نەفەر پێک هاتووە کە هەروەکو لێرانە بینن 3 نەفەریان دیارە بەڕێزانم و 5 تریشیان هێشتا دیار نییە و وێنەیاندا نەناوە و پێم وایە ئەمەش تیمێکی باشی هەیە سیف مارس کە ئەگەر باڵێنەکانی بەجێ بێنێت ئەتوانرێ لە داهاتووەکی نزیکدا زیاترین سەرکەوتن ببێنێت ئەم دراوە بەڵێ بەڕێزانم من بۆ ئەوەی ڤیدیۆکەی زۆر درێژ نەکەمەوە ئیتر ئەم ڤیدیۆش بە کۆتایی دینم بۆ ئەوەی لە کاتیەوە نەگرم بۆ ئێوەش بڕیارە کۆتایی هەروەکو لە هەموو ڤیدیۆکان پێتان ئەرێم هاوڕێن لە دەست خۆتانە من هیچ سیگنالێک بۆ کڕم بۆ ئێوە بڵاو ناکەمەوە تەنها نیەتی من ئەوەیە ئەو دراوانەی کە باشن و لە ئایندەدا ئەتوانرێ سوودێکی بە ئێوە ببەخشێت بۆ ئێوە بڵاو بکەمەوە هەر ڕەخنە کامنت پرسیارێک هەبوو لەژێر ڤیدیۆیە لە چەنێلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وهەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخوای گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ